چوار لایەنە سیاسیەکە یەکێتی و گۆڕان و یەگرتو و کۆمەڵ هەر گۆڕانکارێک لە حکومەت و پەرلەمانی ئێستادا ڕەت دەکەنەوە و ڕاشکاوانە ڕای دەگێنن لەگەڵ بەردەوامبوونی کابینەی ئێستادان بە هەمان پێکاتەوە یەکێتی نیشتیمانی هەرزوو لەسەر زاری بەرپرسانی باڵاوە ڕایگەیان لەگەڵ پەکخستنی پەرلەمان و کابینەی ئێستای حکومەتدا نین. ئێمە بۆ چوونمان ئەوەیە کە ئەم حکوومەتە نابێت دەستکاری بکرێت. ئەم حکوومەتە کە پێکاتوە لایەنێکی دیاریکراوە پێچی نەهێناوە، ئەمە هەموو لایەنەکان پێکەوە پێچیان هێناوە لەگەڵ پێچەوانی هەڵۆشانەوە کە داین لەگەڵ ئەوەین کە کێشەکانی ناو ئەم حکوومەتە کێشەکانی نێوان لایەنەکانی ئەم حکوومەتە کۆتایی پێبهێنرێت. بەردەوامبوونیان کشانەوە لە حکومەت بزوتنەوەی گۆڕانی دابەش کردووە بەسەر دوو بۆچوونی جیاوازدا، بەڵام زۆرینە لەگەڵەوەدایە بزوتنەوەکە تا کۆتایی ئەم کابینەیە لە حکومەتدا بمێنێتەوە. بە هەموو لایەکمان ڕاگەیاندووە بۆ ئەوەی بارودۆخەکە ئاسایی بێتەوە ئەبێ پەرلەمان بکوێتە کاری خۆی بگەڕێتەوە بۆ کاری خۆی بە سەرۆکەکەیەوە کە دکتۆری یوسفە، هەروەها وەزیرەکان بگەڕێنەوە بۆ کابینەی حکوومەت و لەمە دووە ئەو بڕیارانە لە دەرەوەی حیزب نەدرێت لەسەر مەسەلەی وەزیرەکان بەڵکو لەناو ئەنجومەنی وەزیرانە ئەو بڕیارانە بدرێت و کەس بۆی نەبێت ئەوانەی کە بەدەنی خەڵک هاتوون و شەرعیەتیان هەیە شەرعیەتیان پێشێل بکرێ و بڕیاریان لە دەرەوە بەسەرا فەرز کرد. یەکگرتو و کۆمەڵی ئیسلامیش هەمان بۆچوونیانەیە و نایانەوێت هیچ گۆڕانکارێک لە حکومەت و پەرلەمانی ئێستادا بکرێت. نێمە لەگەڵەوەین کە ئەم خولەی کە ئێستا هەیە خۆی تێپەڕێ و ئیسلاحات دەست پێ بکەین. بەڕاستی خەڵک چاوەڕێوەی ناکرد حکومەت هەڵۆشی، خەڵک چاوەڕێوەیە کرد ئیسلاحات دەست پێ بکە. باوەڕمان وایە کە ئەم حکومەتە بەم پێکهاتەیەوە کە بەرەنجامی ڕێکەوتە نامەیەکی سیاسی نێوان لایەنەکان و حکومەتێکی بن کە فراوانە بەم شێوەی خۆی بە پێکهاتی خۆی بەردەوام بێ و کارەکانی تەواو بکە و ڕوبەڕووی قەیرانەکان بێت و بارگرژیانی کە هەیە چارەسەریکە و ئێمە ئەمە بە ڕێگای تەندروستە زانی. ئەوەی ماوەتەوە بۆچوونی پارتی دیموکراتی کوردستانە کە نایەوێت حکومەت و پەرلەمانی ئێستا بە هەمان پێکاتەوە بەردەوام بێت. چوار لایەنە سیاسیەکە بە پێچەوانەیە و بۆچوونەی کە گۆڕانکاری لە پەرلەمان و حکومەتی ئێستادا بە ڕێگە چارەی دەربازبوون دەزانن پێیان وایە مانگاوە بارودۆخەکە ئاڵۆزتر دەکات و ناکۆکیەکانش قوڵتر دەکاتەوە. مەریوانە بڵا، کورد سات نیوز، سلێمانی.